سەرکردەیەکی پارتی دیموکراتی کوردستان ڕایدەگەیەنێت حیزبەکان ئامادە نیە بگەڕێتەوە بۆ شاری کەرکووک و درێژە بە خەباتی سیاسی و مەدەنی خۆی لە ناو شاری کەرکووک بدات. خۆی دوای ئەو ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان کەرکووک بە داگیرکراوەزانین لەلایەن هێزەکانی عێراق و لەلایەن هێزی هەشتی شعبی و سوپای پاسداران وەزعێکی نایاسایی نادەستوری ئەمڕۆکە لە کەرکووک خوڵقاوە. ئەمڕۆکە دەسەڵاتێکی عەسکەریە حکوم لەسەر شارەکە کات هیچ بوارێکی بۆ نەهێشتوتەوە کە تۆ بتوانی چالاکی مەدەنی بکەیتن لەو شارە ئیلا ئەبێ لە ژێر ڕشێفی ئەوان بی بۆیە ئێمە بڕیاری ئەوەمانداوە کە ئێمە ناگەڕێنەوە تاکو ئەو کاتەی ئەو جۆرە پێشێرکارە یاسایی و دستوریە لە کەرکووک ببینێت ئێمە ناگەڕێنەوە و کەی ئەو بارودۆخە گەڕایەوە دۆخی جاران ئەنجومەنی پارێزگا توانی دەسەڵاتەکانی وارەسە بکە پارێزگاری توانی دەسەڵاتەکانی وارەسە بکە ئەو وەختە ئێمەشون دەگەڕێنەوە کەرکووک و وەکو هەموو لایەنە سیاسیەکانی بەڵام ئێمە ئەم حاکم عەسکەریە ئەم حکومە عەسکەریە عورفی کە ئەمڕۆکە کە غێر معلەنە لە کەرکووک ئامادە نین بچین لە سایی بشێن و لە هەمان کاتدا ئامادەنی شەرعیەت بەو دەسەڵاتی کە ئێستا کە لە کەرکووکە هەیە ئێمە شەرعەتی پێ بدەین. لێپرساوێکی باڵای یەکێتیش لە کەرکووک ڕایدەگەیەنێت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستبەرداری کەرکووک نابن و درێژە بە خەباتی سیاسی و مەدەنیان دەدەن بۆ دامیکردنی ئاسایی شوارەمی بۆ دانیشتوانی کەرکووک. ئەوەی کە نەگەڕابێتەوە تەنیا پارتی دیموکراتی کوردستانە بەداخەوە دەڵێم یعنی ئەوان ئەگە کەرکووچیان خۆشەوە ئەگە ڕوحی کوردایەتیە دەبێت بە زووترین کات بێنەوە بەلایەنی کەمەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگایان کە لیستی برایەتیە کە ئەگەر بێت و لیستی برایەتی بێحزوری هەبێت و هەوڵ بدەین بە زووترین کات پارێزگارێک بۆ کەرکووک دامنین ڕەن بێ ئەم کێشانەی کە ڕوبەڕووی شارەکە دەبێتەوە ڕەن بێ ئەو کاتە لە ڕووی ڕێگای پارێزگار و بتوانین بە ئاسانی حەلی بکەین. من ینی سەیرم دەمینێ لە مۆسڵ لە بەغدا پۆستیان هەیە لە بەغدا پەرلەمانتارەکانیان لە بەغدانە لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ ینی نازانم ئەگەر باز لە داگیرکردنیان شتێ بکەن خۆ مووسڵ و ئەو منتیقانەی دیکەش دیسان هەر هێزی عێراقی هاتوونەتە ئەو ناوچانە من نازانم لەوێ دەوامەکەن و بەڵام بۆ کەرکووک ڕێگە نادەن ئەو بەخۆی لە خۆیان جارێککە تەمیشکردنی کەرکووکە چۆن لە ڕابردوودا کە ئێمە هەوڵماندا کە خەمخۆریمان بۆ ئەو بوو کە گوێمان لێ ڕابگرن پێمان گوتن کەرکووک بەو تەریقەیە لە دەستێ دەین فەرجیان کرد لە سەرمان و ئەمەی دەیبینین کە ئەمڕۆیە و ئێستاش ئەگەر من داوایان لێکم بە زووترین کات بگەڕێنەوە کەرکووک و بە تایبەتی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا کە ئەمانە حەسانەیان هەیە دەتوانن هیچ هێز و لایەنێک ناتوانێت ڕێگریان لێ بکەوە بیر لەوە بکەنەوە دەتوانن هەم لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە هەم لە ڕێگای ئەگەر محافزەکە کوردی ڕەنبێ و کێشانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە ڕەنبێ باشتر و بە ئاسانی تر حەلی بکەین. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن شکستی ڕێفراندۆم وای کرد کەرکووک ڕوبەڕووی دۆخێکی ناموار بێتەوە و سەرباری بوونی هەندێک پێشەرکاری ئەمنی لە شارەکە کە بەشێکیان بۆ کارانەکردنەوەی ئەنجومەن و ئیداری کەرکووک دەگەڕێتەوە لایەنە سیاسیەکان جگە لە پارتی خەباتی سیاسی و مەدەنی خۆیان لە کەرکووک جێبەجێ دەکەن و دۆخی کەرکووکی شارامە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن یەکریزی ناوماڵی کورد دەتوانێت پێگەی کورد لەم شارە بەهێز بکات و زۆر بڕیاریش کە بۆ ئێستای شارەکە پێویستن باوبەشی بدرێن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.